لكم بروسيا سياسي لعراقة كيفين أغلوزيكي نودة ديارة بارتيا تقدم دبيجاكو في شوي بردوان بكام ديش بروسيا سياسي ذكش جميفاني كي ما قريد عيبي مجاري عيام عندما بري برلمانتو عراقي كامل نواف جي بغداي القلمية سلاف بو تبريز كامل نواف بله مرس كامل صوتا لبيتون كاتتان باش لا ام پێشاتنوی کە ئێستا لە عراق و هەرێمی کوردستان هەیە بەسمەوە بە هەمان پرسی هەڕەشەی کشانەوەی حەلبوسی لە پرۆسەی سیاسی عراق یاخود با بڵێن پارتی تەقەدوم لەلایەکە گروپە چەکدارەکان لە عراق خەریکە دەستەکەنەوە بە چالاکیەکانیان و لە دوایین پەلاماریاندا پەلاماری کێڵگەی غازی کۆرمۆریاندا و لەلایەکی دیکەوە سوننەکان لە ناوخۆیاندا ڕێناکەون و پارتی تەقەدوم هەڕەشەی کشانەوە کە لە پرۆسەی سیاسی عراق لەم نێوەندەدا پرۆسی سیاسی عراق ئایندەکەی بەرەوکوێ لەم دۆخەی ئێستا هەیە. أخي العزيز أولا برای بەڕێزم سەرەتا سڵاو لە ئێوە و لە کەناڵە بەڕێزەکەتان. ئەمڕۆ دەزانی و هەموو لایەکیش دەزانی کە ئەمڕۆ کاتێک دۆخی سیاسی عێراق بەم ڕێگایەدا بڕوات و بەو هەموو مەترسیانەدا دەڕوات وڵاتەکەمان و ئەو پشێویەی کە باڵی بەسەر عێراقدا کێشاوە لە دەبینین لە سلێمانی بردومان دەکرێت و بە شوێنەکان دیکە بردومان دەکرێت بەردەک ماوەیەکی کەمیش ئەو هەواڵەمان بینی ئەمە شتێکە کە وڵات بەرە و کێشە و ململانەی زیاتر دەبات ئەو ئەمڕۆ بە درێژەی ئەو هەموو ماوەیە تێبینی ئەومان کردووە کە ئەمڕۆ کشانەوەی بەڕێز محەممەد حالبوسی لە پرۆسەی سیاسی کشایەوە و دواتر هەرێمی کوردستان دەکرێتە ئامانج ئەمانە هەموویان ئاماژەن کە ئەو پشێویە خزمەتی عێراق ناکات و جەخت لەوە دەکاتەوە کە وڵات بەرەو پشێوی و ئاڵۆزی زیاتر دەبات و هەڕەشەیە بۆ سەر پێکاتەکان و هەروەها ئەمەش ئاماژەیە بۆ داڕوخانی پرۆسەی سیاسی هیچ کەسێک تێدا سوودمەند نابێت ئێمە بە درێژەی ئەو هەموو ساڵە بینیمان کە بە شێوەیەکی ڕوون پێکاتەی سنی دەکرێت ئامانج و بە سەرۆکاتی محەممەد حەلبوسی و لە سەرۆکاتی پەرلەمان دەرکرا و ئێستا بە ئامانجکردنی هەرێمی کوردستان بەم شێوەیە کە بەر لە کەمێک ڕوویدا ئەوانە هەمووی ئاماژەی خراپن بۆ پرۆسەی سیاسی عێراق. برێز کامل نواف نوها گەبا پارلەمەنتۆی عراقی یانوو هاتی هەلبژارتن ڕەفتا سەدر ژێ پارلەمەنتۆی ڤەکش فرسكريكا سروكاتيا بارلمان يا عراقي حينا تقدم دبيجاكو ام دكارنج بروسيا سياسي فيكشن دادگاها فدرالية عراقي لديجي كردان بريار لبشتي برياري ديدا يعني روشا بروسيا سياسي دي العراقي چاوا چيبه مزنترين آلين دي بروسيا سياسي عراقي ده گفا وکشاندنی دانش پارلمانتوی عراق بله دیتناته چیه؟ نعم باڵێ برای بەڕێزم ئەمڕۆ کاتێک کشانەوەی پێکاتەکان هەبێت و ئەو ئامانجکردنە بە ڕوونی دیارە کشانەوەی سنەکان و بە ئامانجکردنی هەرێمی کوردستان هەمووی ئاماژەیە بۆ ئەوەی کە نیازێک بۆ تاکلایانە بەڕێوەبردننی پرۆسەی سیاسی لە عێراقەیە ئەو هەروەها دوورخستنەوەی بەڕێز محەممەد حالبوسی ئەو کێشە لەگەڵ هەرێمی کوردستان و سەرکرداتی هەرێمی کوردستان دەکات ئەمە پرۆسەی سیاسی بەم شێوەیە لە عێراق بەڕێوە نابرێت پێویستە پێداچوونەوە بۆ هەموو ئەو بابەتانە بکرێت و ئەو لایەنانە گرنگن پێکاتەی سەرەکین کە لە پرۆسەی سیاسی عێراقدا کە لە ساڵی 2023 تا ئێستا لە پێکێنانی حکوومەتەکان و بەڕێوەبردننی پرۆسەی سیاسی لە عێراق بەشدار بوونە و ئەمە پێشێلکاریەکی ڕۆن و زاقا و ئەوان دەیانەوێت بە شێوەیەکی کارە سادبار
عێراق بەرەو هاڵدێرێکی نادیار ببن و تەنها بەخشانەوەی محەممەد حەلبوسیش ناوەستن بەڵکو دەیانەوێت حزبی تەقەدمیش بە یەکجاری بکشێتەوە کە لە کاتێکدا کە 43 کورسی هەیە سەبارەت بە هەڵوێستی برا کوردەکانیش لە کشانەوەی حزبی تەقەدم لە پرۆسەی سیاسی پرسیارەکە ئەوەی ئاخۆ برانمان لە کورد ئەوان ڕازین بە کشانەوەی حزبی تەقەدم و بکەوێتە دەست هەموو پرۆسەی سیاسی بکەوێتە دەست ئەوانەی کە دژاتی هەم کورد و هەم لانی سنیش دەکات هەڵوێستیان چی دەبێت؟ بەڵێ پێتان وانە ئێوەش وەکو سونەکان هەمان گرفتی نێوماڵی کورتان هەیە بەوەی کورد لە نێوماڵی خۆی یەک نییە هەندێک جار فشاری زۆری بۆ سەر دروست دەکرێت بڕیاری نادەستوری بەسەرا جێبەجێکرێت پێتان وانە ئەم فشارانەشی کە لەیەوە کرێت بەشێکی پەیوەستە بەوەی نێوماڵی سونە یەک نین بەڕێز براکەم ئەمڕۆ تۆ دەزانی هەمومان دەزانین کاتێک هەڵبژاردن هەبێت بۆ جێگرەوەی بەڕێز حەلبوسی دانیشتنێکی بۆ پێکەتەی سنی هەبێت و هەروەها 5 کاندید هەبن بۆ ئەو پۆستە پێویستە گەڕی یەکەم و گەڕی دووەم بەڕێوە بچێت بۆ دیاریکردنی کەسایەتیەک باڵام نەتوانرێت کەسێک بۆ وەک جێگرەوەی حەلبوسی هەڵبژێرێت واتە کێشەکە لەوە ئێستا لە پێکاتەی سنی یاخود کوردیدا نییە ئەمڕۆ پێکاتەی کوردی بڕیاریان بڕیاری یەک بڕیارە ڕاستە هەندێک ناکۆکی لە نێوانیاندا هەیە بەڵام لە کۆتاییدا بڕیارەکان یەک بڕیارە پێکەتەی سنیش هەمان بە هەمان شێوە کاتێک ناکۆکی لە نێوان هەموو لایەنەکانی سنیدا هەبێت ئەو کات پێویست لە کاتی پێویستدا تەنها یەک بڕیاریان هەیە کە ئەویش بەرامبەر چوارچێوەی هەماهەنگیە و پێکاتەی چوارچێوەی هەماهەنگی ڕێز لە هیچ پێکاتێکی دیکە جگە لە پێکاتە شیعە ناکڵێت برز کاملاف گەوا حکوومەتە عراقی یان نو هاتی دروستکردن دناو بینە کوردان سنەیان شیعەیان دە ڕێکەفتن هاتێکردن لە گۆراوەی وێ ڕێکەفتنی گەلک خاڵ دناو بینە مەحەکێ 6 مەهاندە لازم بوو وەرن چارەسەرکردن ئەو تش حتا ئیروژی نەهاتنە چارەسەرکردن و ئەو ڕێکەفتنژی نەهاتیە جێبەجێکردن دوو چاوادە نرخینە بێ ڕەوشی باڵێ برای بەڕێزم لە سەرەتای کارەکەەوە کاتێک بەڕێز مقتەدا سادر کشایەوە و پرۆسەی سیاسی ئەو کات حکوومەت پێک نەهات بوو حکوومەت نەبوونی حکوومەتیش وڵات دەخاتە پشێویەوە ڕێکەوتنێک لەگەڵ برانی کورد و سنە هابوون بۆ پێکێنانی حکوومەت بەنیاز بوون کە حکوومەتێک پێک بهێنن کە هەموو لایەنەکان تێیدا بەشدار بن لە پێکێنانی حکوومەتدا بەڵام ڕێزی لێ نەگیرا لەلایەن سەرکردە شیعەکانەوە بە دیاریکراویش چوارچێوەی هەماهەنگی ئەمڕۆ هەموو کاروباریەکان گۆڕاون و بەسەر ئێو ڕێککەوتنەدا کۆدەتایان کردووە و ناوێ نەڕێککەوتن لەگەڵ کورتا بێنە لەگەڵ سنەکاندا هەبێت ئەمڕۆژ ئەوە وا دەکات هەرچەند ئەم باڵگەنامەیە ئەم ڕێککەوتنە حکوومەتی لەسەر پێکێنرا کە بە ڕێککەوتن لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و کورد و سنە پێکێنرا مەبەستم دوای کشانەوەی مقتەدا سەدرە لە پرۆسەی سیاسی بەڵام ناوەڕۆکی ئەو ڕێککەوتنەوە خۆی جێبەجێ نەکراوە دواتریش شکستیان هەوڵیاندا شکست بە سنەکان بهێنن و بەڕێز محەممەد حەلبوسیان لە پۆستەکەیان لادا ئەمەش شتێکی ڕەت کراوە و قبول نەکراوە کە پلانگەریان پێشوەختەیان کردووە بۆ بەڕێز کامل پێتان وایە کشانەوەی سنە چارەسەر بێ بۆ دۆخی عراق پێتان وانە ڕەنگە ئەمە خواست و ویستی هەندێک لایانی شیعە بێت کە سنە لە پرۆسی سیاسی بکشێنەوە
نخير سەبارەت بە ئێمە بابەتی کشانەوە من لەو باوەڕەدام ئەگەر ئێمە ناچار بووین کە ناگەینە هیچ چارەسەرێک بە نەگەیشتنمان بە مافەکانمان مافی سنەکان کە حزبی تەقەدم هەمیشە داوای دەکات کە ئەمڕۆ زیاتر لە 30 قسوور پەرلەمانتاری هەیە و پێویستە بەدیلێک بۆ حەلبوستی دیاری بکرێت کاتێک ئێمە باسی کشانەوە دەکەین نەمانەوێت پشەوی دروست ببێت بەڵام ئەنجامەکەی ئەوەیە کە پرۆسەی سیاسی کۆتایی دێت لە عێراق برێز کامل نەوافنها دادگاها فێدرالیە عێراق gelek biryar li dijî Partiya Teqeddum Sunneyan de gelek biryar li dijî Kurd, Kurdistanê, mafê herêma Kurdistanê de heta ku kotaya pêk hateyan jî li herêma Kurdistanê rakir. Yani mesela çerçeveya hevahengiyê beramberî vê yekê helbestekê nîşan nade. Kurd û Sunne divê çi bike? پێویستە لەسەر کورد و سنە بڕیاری خۆیان بدەن و بە گوێرەی هەڵوێستی خۆیان بە گوێرەی دۆخەکە نیشان بدەن پێویستە هەڵوێستێکی جددی نیشان بدەن و بە لە بەرچاوگرتنی ئەو ئالنگاریە مەترسیدارانەی کە لەسەر پرۆسەی سیاسی عێراق هەن بۆیە پێویستە هەموو برایان لە کورد و سنە هەڵوێستی خۆیان ئاشکرا بکەن و ڕابگەێنن پرۆسەی سیاسی پرۆسەیەکی شەراکەتی ڕاستەقینەیە بۆ هەموو پێکهاتە سیاسیەکانی عێراق و پێویستە ڕێزی لێ بگیرێت یان ئەوە تا لە پرۆسەی سیاسی دەکشینەوە و پرۆسەی سیاسی بە یەکجاری دادەڕوخێتیان ئەوە تا پێویستە ڕێز لە ڕێکەوتنەکان بگیرێت. سپاس بۆتە برێز کامل نەواف ئەندامی بەرەیە پارلەمانتوی عێراقی ژێ بەغدایê li gel me. سپاس.